سڵاو بینەرانی شارپرێس شەو باش. ئەمڕۆ لە گەرمیان کەیسێک بووە جێگەی سەرنجی هاوڵاتیانی گەرمیان و میدیاکان. کەیسی لێکۆڵینەوەیە لە تۆمەتبارکردنی ژمارەیە کەس بە هەدەردانیان ساختەکردنی پسوڵەی گومرگی کە بەپێی زانیاریەکانی شارپرێس لە پۆلیسی گەرمیانەوە دەستمان کەوتۆ تا ئێستا 15 کەس بە تۆمەتی ئەو کەیسە دەستگیر کراون. ئەمڕۆ دوو کەسی تر بە پۆستەکانی بەڕێوەبەری مەرزی نێودەوڵەتی پەروێزخان و بەڕێوەبەری گومرگی گەرمیان لەلایەن دادگای لێکۆڵینەوەی قۆرەتوو بە هەمان شێوە فەرمانی دەستگیریکردنیان بۆ دەرچوو بوو. پێشووتر ئێستا دەستگیر کراون و لەلایەن پۆلیسەوە ڕاگیراون و لێکۆڵینەوە لە کەیسەکەیاندا دەکرێت. ئەم کەیسە ماوەیەکی درێژە کە پێشتر وەکو بڵاو کرایەوە تا ئێستا ئەوەی کە بڵاو کرایەوە وەکو ژمارەت ئەو پارەی کە بە هەدەر دراوە نزیکەی 10 ملیۆن دۆلارە بێت لە ماوەی کەرەنتینە کۆمەڵێک داخل کراوە وەکو ئۆتۆمبیل و هەندێک بابەتی تر بەبێ ئەوەی کە گومرگ بکرێن تەنها پسوڵەی ساختەیان بۆ کراوە. ئێستا کەیسەکە لە لێکۆڵینەوەیە لەلایەن دادگای گەرمیانەوە تا ئێستا 15 کەس بەو تۆمەتە دەستگیر کراون و دادگا بۆ ئەوەی ڕێڕەوی لێکۆڵینەوە تێکنێچێت ڕێڕەوی لێکۆڵینەوە بە شێوەی یاسایی خۆی بڕوات زانیاری زۆر بڵاو ناکاتەوە تەنها ژمارەی کەسەکان و ئەو مادەی کە مادەی 194 لە یاسای گومرگی عراقی تۆمەتبارەکانی پێ ڕاگیراوە ئاشکرا کردو لەگەڵ ئەو ژمارەی ئەو کەسانەی کە ڕاگیراون بە هۆی کەیسەکە و لەوە زیاتر زانیاری بڵاو ناکرێتەوە بۆ میدیاکان لەبەرەوەی ڕوتی لێکۆڵینەوە پارێزراو بێت و تا دەگەنە دەرەنجام. ئەمە دوایین زانیاریە لەبارەی ئەو کەیسەوە کە لە شارپرێسەوە بۆ ئێوەی بەڕێزمان ئاشکرا کرد و بەردەوامی زانیاری زیاتر هەر کاتێک زانیاری نوێ هەبوو دێنەوە لاتان و بە بینەرانی شارپرێسی ڕادەگەێنین. زۆر سپاس، کاتێکی خۆش.